وەک پێشینان ئەڵێن ئاو ئاوەدانیە ئەمڕۆ بەڕێوەبەراتی ئاوی دەوروبەری گەرمیان لە ڕێگەی پرۆژەیەکەوە ئاوی سیروانی گەیاندا 4 گوندی سنووری ئیداری گەرمیان. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو پرۆژەیە ئەڕۆمە لای بەڕێز کاک نەوزاد. کاک نەوزاد سڵاو لێبێ، پرۆژەکەیەوە خۆی لە چیا بینێتەوە و ماوەی چەندێکە خەریکی ئەم پرۆژەیەن؟ ئەم پرۆژەیە پێکاتووە لە چارەسەرکردنی گرفتی کەم ئاوی لە 4 گوند لە ناوچەی گەرمیان، گوندەکانی زەماوەنگە، ژاڵەی سەفەر و سێخەلی لە خەلیفە و گەرمەی حاجی عەلی. ئەم گوندانە بە تایبەتی لە وەرزی هاوینە، لە وەرزی کەمبارانیە، لە وشکە ساڵیە کێشەیەکی زۆریان بووە لە کەمی ئاوا. ئێمە هەستاین بە چارەسەرکردنی کێشەی هەر 4 گوندەکە. زەماوەنگە 5200 مەتر بۆ ڕیمانگەیاندووە لە ڕووباری سیروانەوە، ئامانگەیاندووە لە حەوزی ڕووباری سیروانەوە ئەومانگەیاندووە. سەرچاوی ئەو 3 گوندەکەی تر سەرچاوی کانیە، بەڵام بە شێوەی گراڤیتیەکە بەبێ بەکارهێنانی هیچ وزەیەک ئاوەگاتە ماڵەکان و بەم شێوەتوانیمانە چارەسەری کێشەی ئەم 4 گوندە بکەین. هەر ئەم لەم گوندەشەوە ئەتوانین ئەو بگەینە بۆ گوندەکان دەوروبەری خۆی، ئەو بۆڕێ ئەتوانین لە داهاتوە ئیسفادەی لێ بکەین. هەر کەم و کورتیەکش بێ دێمە لە ڕووی تۆڕی ئاوانەوە بەم جوانە چارەسەریەکەین. ئێستا ئەم گوندانە هەر 4 گوندەکە کێشەیەکیان نییە. باشە، تێچووی پرۆژەکە چەند بۆ کاک نەوزاد؟ ماوەی چەندێکی خایاندووە؟ تێچووی پرۆژەکە 350 ملیۆن دینار بووە. ماوەی نزیکەی 6 مانگە بێت توانیمان ئیشەکە تەواو بکەین. باش، ئەم گوندانە پێشتر چۆن ئاویان دەستکەوتووە کاک نەوزاد؟ پێشتر ئەم گوندانە هەمووی سەرچاوی ئاویان هەبووە، ئەم 4 گوندەی کە باسی یەکەم، بەڵام بەهۆی وشکە ساڵیەوە سەرچاوەکانیان وشکی کردووە. خۆتان نەزان گەرمیان بەردەوام لە ڕووبوونەوەی وشکە ساڵیایە. ئەو سەرچاوانە وشکێری ئەمە هەستاوین بە پرۆژەی باشتر و سەرچاوی باشتر کە بتوانین لە کاتی وشکە ساڵیشە بتوانێت ئاو دابین بکات. چەند گوندی دیکە هەیە لە سنووری گەرمیان کە ئاوی پێ نەگەشتووە؟ ئێمە ئێستا 4 گوندترمان هەیە پرۆژەکان لە ئەوەیەکە لە کارکردنین. ئەتوانم بڵێم لە گەرمیانە لە 95 گوندەکانمان کێشەی ئاویان نییە. لە خوانەخواستە ئەگەر وشکە ساڵیش هەبێ ئێمە توانین چارەسەری ئەو شوێنانە بکەین، بەڵام ئەتوانم بڵێم لە 95 گوندەکان ئێستا پرۆژی ئاویان هەیە و کێشەی ئاویان نییە. باشەواتە 4 گوندی دیکە سەرقاڵەوەن پرۆژیان بۆ ڕاکێشن؟ بەڵێ دەستەکان خۆش بێ. بەڵێ وەکەوەی لە دیمەنەکەی بینن، ئەمە گوندی زەماوەنگەیە، یەکێکە لەو 4 گوندەی کە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوی دەوروبەری گەرمیانەوە لە ڕێگەی ئاوی سیروانەوە بۆ گوندەکە دابین کراوە. وەکو بەڕێوەبەری ئاوی دەوروبەری گەرمیان باسی لەوە کرد، لە 95 گوندەکانی سنووری ئیداری گەرمیان کێشەی ئاوی خواردنەوەیان نییە و لەگەڵەوەشدا سەرقاڵیەوەن ئاوی خواردنەوە ئەگەن بە 4 گوندی دیکە.